ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری لە قەزای سۆران کۆتاییان هێناوە بە خولێکی نەخوێندەواری کە لەم بارەیەوە هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین، فەرموون با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی ئەو خودایەکەوە کانگای ڕەحمەت و سۆز و بەزەیە ئەنجومەنی خوشکانی سۆران هەسا بەکردنەوەی خولێکی نەخوێندەواری بۆ ئەو دایک و خوشکە بە ڕێزانەیەکەوە نەیانتوانی بە هەر هۆکارێکەوە خوێندنی خۆیان ئەنجام بدەن و زۆر سوپاسیان دەکەین کە ئامادە بوون و ئەمەش وەکو مامۆستایەکە سڵاوین بۆ ئەوەی ئەگەر بەقەد مسقالە زەڕەیەکش بێتن سوودمان پێ بگاندبووین و زۆر سوپاسیان دەکەین. ئینشاڵڵا نمونەیان زیاتر بی. بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێراتنی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم. بەڕاستی ینی ئەو خوڵانە زۆر باشن لەوانەی نەخوێندەوارن. ئێستا من ئێک بەخۆم نەچوویمە مەکتەبی، بەس ئێستا ئەو دەرفەتە باش بوون و ڕەخسە ئەلعان زۆر ئیستیفادەم لێ کردی، ئەتوانم نامەی بخوێنمەوە و نامەی بنێرم. زۆر باشە لە خوای بەزیادی بە دەست خۆش لە مامۆستاکان دەکەم لە هەمووی. وەڵڵا زۆر باش بوو. ئەمە لە ڕوان زێڕاداتیم بڕەکلۆ منە خۆش بوو، یعنی ئەمە تەکسین کرد بۆ هاتبوونی ئێرانە. بەس هیوادارم بەردەوام بن ئەو خوڵانە بکرێنەوە، لە ڕوان زێش هیوادارم بکرێتەوە. دەستخۆشیان لێ یەکەم. دەستخۆش لە مامۆستا بە ڕێزانە دەکەم. بەڕاستی زۆر ماندی بوون بە ئێمەوە، خواڵیان ڕازێبی خوا سەرکەوتوان کە ئینشاءڵڵا بەڕاستی سوودەکی زۆرمان لێبینی. ئێمە بۆ نمونە نەمدەزانی بنووسم کە هاتمە ئێرە سوپاس بۆ خواستە توانم بنووسم. ئەلحەمدولیلا خواڵیان ڕازێبی، خوا لە ئێوەش ڕازێبی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا.